پێشێکی زۆر سپاس بۆ کەناڵی کەرکووک و دەست و چاویێش خۆش بێ. ئێمە زیاتر کارەکانمان بە دەنگەوە چوونی خەڵکە، زیاتر کەسێک کە مشکلێکی هەیە، کەسێک کە وەزعی باش نییە، کەسێک کە بە تایبەتی جیلی فەقیرەکان ئێمە زیاتر بە دەنگاوچێت. بەڵێ کاک مەحموود، بێگومانەوە هەمیشە خۆتان خزمەتان کردووەوە بۆ نمونە خانەدانن و هاوکاری و چارەسەرەکانتان بۆ نمونە بۆ خەڵک دیارەوە کێشە و گرفتەکانی خەڵک بۆ دوادەچار هاوکاری مادی ئەگەێنن بە خەڵک تاکو چنێک بەڕاستی ئەم کارانە وای کردووە ئێوە پێی دڵخۆش بن و دواتر کاردانە و ئیشەکانی خۆتان لە ناو خەڵکا بینیوە کاتێک کە خەڵک سەردانتانەکە یاخود کێشەیەکی خەڵکتان هەل کردووە یاخود چارەسەری کێشەکانتان کردووە. کاکرمانج کاتێک کە تۆ بە دەمی کەسێکەوە چی یان یارمەتی مادی یان حەلکردنی کێشەکەی ئەگەر لەو زیاتر متعی لێ وەرنەگری پێت ناکرێت. لەبەرەوە ئێمە کە کارێک دەکەین یان کێشەیەکی کەسێک چارەسەرەکەین لەو زیاتر پێمان خۆش. دەستخۆش. باڵێ مامۆستا چۆن بووە بیرتان لە کاری خۆبەخشی کردەوە یان بیرۆکەکە کاری چۆن بیانی؟ ئێمە کە باوکمان بینیوە و باپیریشمان بینیوە هەروە هاتوین. بەڕاستی ژێمە پێمان خۆش بوو زیاترەوە ئاڵایی کە ئەوان هەڵیان کردبوو ئێمەژە دەستی پێ بگرین. بەڵێ کاک مەحموود، تاکو چەندێک گرنگە بەڕاستی کۆڕ هەڵگری شوێن پێی باوکی بێت یاخۆت هەڵگری شوێن پێی گەورەکانی تر بێت. ئێوە پێچێت لە ڕابردوودا باوکێت وە باپیرێت ئەمانە هەمیشە خزمەتیان کرد بێ شوێن دەستیان دیار بێ و ئێوە ئێستا کە بەڕاستی ئەمان ڕێچکەتان کردوێتەوە وە چیت هەیە بۆنەوەکانتان نیشتاوەکە بەڕاستی لە خزمەتکردن بەردەوام بن؟ کاکرمان ئێمە باو باپیرانمان کە بەردەوام بوونا یعنی ئێمەش ناتوانین دەست لەو ڕێچکە هەڵگرین، بۆیە دڵنیاین ئێمەش بەردەوام لە گەنجەکان وا فێرەکەین لە دیوەخانە چۆن هەڵسوکۆت بکەن، ڕێز لە خەڵک چۆن بگرن. دڵنیایەوە دیوەخان قوتابخانەیەکە، گەورەکان چی بکەن گەنجەکانی شێکن نەوەکانی ژەریکەن. کارێکی جوانی شەبێت هەمیشە بۆ خزمەتکردن. باڵێ بڵێ باشە کاک مەحموود، تاکو ئێستا ئەو کارانە چین کە ئەنجامتان داوە بۆ هاوڵاتیان؟ وەڵا کارەکان زۆرن، یعنی بەڵام ئێستا ئێمە زیاتر خزمەت بە فەقیرەکەن ئێستا لەم کاتەیە، چونکە ئەمڕۆ فەقیرەکە زۆرە. کەسێکی خەڵگەیە مشکلی مادیەک، مشکلی کرێخانوویە، مشکلەوەیە، ئێمە لەناو ئەم کۆمەڵە برایە کۆمەکی بۆکەین و دامێکن. کاک مەحموود، با منە پرسیارە بکەم، هۆکار چیە ئێوە ئەو کارانەی کەیکەن بۆ خزمەتی خەڵک زۆرجار نایڵێن ئەی شارنەوە؟ بۆ نمونە بەڕاستی من ئاگادارم خانەوادەی ئێوە چەندین پارچە عەرزیان داوە بە خەڵکی هەژار و بەڕاستی تەنان خانوتان بۆ خەڵکی هەژار دروست کردووە و ڕێگاوبانتان نۆژن کردوێتەوە و بەڕاستی ینی دەستی هاوکاریتان درێژ کردووە چەندین بۆ ملیۆن دینار وە پارە کردوانتە ناو زەرفۆ داتانە بە خوێنکار و داتانە بە زانکۆکان و داتانە بە بەڕاستی ماڵە هەژارەکان، ینی بەبی ئەوەی خۆتان بڕۆن لە ڕێگەی خەڵکی ترەوە ئەم پارانەتان نردووە یاخود بەڕاستی خەڵکەیە خانوتان بۆیان دابین کردووە، خەڵکەی هەتاکو ئێستاکەیش بەڕاستی من ئەوەم بینیوە خەڵکەیە زەواجی کردووە نزیک 2 ساڵە بۆ 3 ساڵە ئەمە نەفەر و دوان نییە، خەڵکانێکی زۆر کە زەواجیان کردووە لە خانووی کریاتان ئێوە پارەی خان و کریەکانیان بۆ ئەدەن. واتە بۆ هەوڵتان داوە ناوتان نەبێ، بۆ هەوڵتان داوە شتەکانتان شاراوە بێ لە ڕێگەی خەڵکی ترەوە ئەم کاران ناکەن. کاکرمان جوڵە ئێمە زیاتر کاک فارس برام ئەو بە تایبەتی ئەو مبادرەیەکە حاج فارس برام ئەو بۆ خۆی زۆر متەدەینە، ئەو دێ مۆزوعەکان ئەهێنیە فلان ماڵ فلان کەس کری خانووی نییە فلان زیاتر خەڵکەکەش ڕوو لەوەکەن، بەڵام هەندێک لە هەندێکی شەیە حەزی بە خێرخوازیە ئەوانیش هەر چۆن وەکو ئێمە بە مباشری و بە عەلەنی نایکەین، ئەوش ئەیدا بە فارسی برام کە یارمەتی و کەسانە بدە. باشە مامۆستا، تاکو چەندێک گرنگی بەڕای هاوڵاتیانە دەن لە
کارەکانتانە؟ بەڵێ گرنگی چۆن نادرێ ینی بێمە زیاتر لە ناو خەڵکی ئینسان ئەگەر لە ناو عیلەیەکە بوو ئەگەر برا بووی دەبێ برایەتی بسەلمێنی ئەگەر خزم بووی دەبێ ئەگەر لە شارەکەی بوو دەبێ ئەگەر لە نیشتیمانێکا بووی ئەبێ ئەو ئەرکە هەڵگری ئێمەش لە ناو خەڵکین و ڕای خەڵکیش بۆ ئێمە زۆر گرنگە. بەڵێ کاک محمود بەڕاستی تاکو چەندێک بەرپرسیارەتی قورسە بێ کاتێکە ئێوە لە باوکی خێزانێ دەرەچن لە مڵشی خێزانێ دەرەچنە بن بە مڵشی کۆمەڵگا واتە چۆن بۆ نمونە منداڵێک ئومێدی بە تۆ هەیە بەڵام کەسێکی تریش لە خانەوادەیش تر ئومێدی بە تۆ هەیە تاکو چەندێک ئەم بەرپرسیارەتیە قورسە بۆ ئێوە لە کۆمەڵگەیە و تاکو چەندێکیش بەڕاستی جێگەی دڵخۆشیە چکە بەڕاستی کەسێک کاتێک کە تێ لە دەرگاکەی تۆدا بە ئومێدەوە لە دەرگاکەی تۆدا تۆ بە باوکی خۆی بە کەسی نزیکی خۆتەزانێ ئەمە هەم بەرپرسیارەتێکی قورسە وەلامان کاتیشا دڵخۆشیەکی بێوێنەیە کاتێک کە تۆ بتوانانی متمانی تەواوی کۆمەڵگە بەدەستبێنی و خەڵکێک بتوانێت نەفسیەتی خۆی بشتێنێت و ڕوو لە تۆ بکە لە دەرگای تۆ بات. کاکرمانجە و ئەرکە من پێم وا بێ ڕاستە ئەگەر کەسێک تازە بێ قورسە بۆ ئەو بەڵام بۆ ئێمە بە ئێمە بە قورسی نازانین بە ئەرکێ زانین وەکوتم ئێمە پێشینەی خۆمانمان ئاوا بینیوە لە دوای باوکشم کاکشێخە ئێستا لە جێی باوکمانە ڕەنگە ئەرکە قورسەکە زیاتر بەلای ئەوایە بەتاکید هەر بەلای کاکشێخەیە بەڵام قورس نییە بۆ کەسێک کە تازە بێ قورسە. بەڵێ بەڵێ باشە کاک محمود لە ڕۆژی جیهانی کرێکارانە هیچ چالاکیەکتان هەبووە؟ بەڵێ لە یەکی ئایرە ڕێکخراوی هاان ئاوتا بۆ شتێکی وە بوو تەلەفۆنیان بۆ کردین کۆمەڵی کرێکارەیە سەروی 100 کەسێکە بێ نازانم عادەتەکە بزەوت بەشکم خواردنیان بۆ بکەین کاتێکەشی زۆر درەنگ بوو دەوری عەسر بوو بە منیانوت عەسر و بۆ ئێوارە مەجالەکە زۆر کەم بوو بەڕاستی ئێمە حەزمان لێ نییە میوان بەرین بۆ مەطعەم میوانەکانیش لە سلێمانی بوون کرێکارەکان نەوێ بوون ئیتر تەلەفۆنم کرد لە مەطعەمێک جێگایان بۆیان حجز کرد و خواردنیان بۆیان دابین کرد. من هەر لە سەروی ئەم خوانانەوە پرسیارێکم بۆ دروست بوو کاک محمود بەڕاستی یەکێک لە خانەوادەکەی بەڕێستان باسی لەوە کرد بەڕاستیەوە کاتێک کە خەڵکێک دێت لە ماڵی ئێوە نانەخوا دێ ماگەدارەوەین خەڵکانێکی زۆر وەکەنە ماڵی ئێوە جاری وایە 100 نەفەر 200 نەفەر 80 نەفەر نان لە ماڵی بۆ جەنابتان نەخۆن یەکێک لەو دیمەنە جوانەی کە لە کۆمەڵگەی کوردەواریە ماوە بینیمە ئەندامی خێزانەکەتان باسی لەوە کرد ئێوە چێشت لە مەطعەمەوە نایەنن یاخود شتێکی تایبەتان نیە بەڵکو هەر ئافرەتەکانی خانەوادەکەی خۆتان خۆش کرد دایکت بۆ نمونە براژنەکانتان هەڵسن بەم خواردنە بەڕاستیمە کارێکی قورسە کە بتوانن بەردەوام ڕۆژانە خواردنی 80 نەفەر 100 نەفەر 200 نەفەر دروستکەن کام ئافرەتانە سەر ڕای ئیشوکاری ماڵداری بەڵام بەردەوامیش لە کاتی دروستکردنی خواردنا بن و واتە بەردەوام ئەبێت لە تاوقی تا ئەو خواردنانە دروستکەن. بەڵێ ئێمە کاکرمانجە ئێمە خوانی بڕە کۆمەڵی براین بەڵێ هەموومان ژنمان هەیە و کچمان هەیە و کچەکان گەورەن و کاتی کە میوان دیاوان خۆیان بەیانی زووە چناوێ خواردنشت دروستەکەن چونکە زۆریشن زۆر ئیلاگ نابن چەند ژنێکی ژەیە دیێنەوێ ڕۆژانە بە ڕۆژانە دیێنەوێ ئیشەکەن ئیتروانیش بۆ خۆیان جەوێک بۆ خۆیان دروستە بێ دوای میوانەکان ئەڕۆن بۆ خۆیان شەرەزاددانن و دەمەتەقی خۆیانەکەن ئەگەر چەند ڕۆژێک میوان نەبێ ڕەنگەوانیش بێتاقەت بن تازە ڕاهاتون بەڵێ باشە کاک محمود تاکو چەندێک داوا لە هاوڵاتیان دەکەن کە وەکو ئێوە کاری خۆبەخش بکەن. وەڵاهی من وەکوتم ئینسان کە بۆ خۆی ئەگەر لە شارێکا بووی لە ماڵێکا بووی لە شوێنێکا بووی ئەوەی کە پێ دەکرێت ئەگەر چی بە قسەش بێ ئەگەر بە هاندان بێ ئەگەر بە ڕێنمایی بێ ئینسانەوە واجبە لەسەر شانی بیکە. هەندێک کەسیش هەیە بەڕاستی زیاتر لە حەدی خۆی تەسحیە بە خۆیەدا زیاتر بۆی شارەکەی جوانکە نیشتیمانەکەی جوانکە هەندێکیش هەیە بە خۆی تەمەڵترە. بەڵێ کاک محمود ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە
دایکی بەڕێستمان بانگشتی ئێرە کرد دەویست بەڕاستی ئافرەتێکی دیارە وەڕاستی سمبولیکی جوانی ئەو ئافرەتانەیە کە لە کۆمەڵگەی کوردەواریدا هەمیشە ناویان بە درەوشاوی ئەمێنێتەوە باسی لە کارە خێرخوازیەکانی کردێکێک لەو پرسیارانی زۆر جوان وتی من زۆر جار هەر کوڕەکانم ئاگادار نین کە من کاری خێرخوازیەکەم وەر کەسێک لە دەرگا با من لە ماڵ بم ئەوەی پێویست بێ ئەی دەمی ئەگە زۆر پێویستی پێ بێ پێم نەبێت داوا لە کوڕەکان مەکەم کە هاتنەوە ئەو کاریکەن ئەمە تاکو چەندێک ئەگەر باسیش بکەیت دایکم بەڕاستی زۆر بەخشندێ من بۆ خۆم کەسێکی کەم نەبینیوە ئاوا بەردەوام حەزی لێ بێ ببەخشێ ڕۆژانەش خەڵکەکە زیاتر ڕوو لەوەکەن جارێ چنە چونکە لەوێ ماڵی باوکم لەوێ خەڵک زیاترە چێتە ئەوێ ئێمەش بەردەوام لە ماڵ نین ئەو لە ماڵەوە بە دەمیانەوەچ وای لاتووە ڕقامی نازانم چەند سەد کەسی لایە جا هەمووشی ئەزانێ ئەمەیان فەقیرە ئەمەیان نەخۆشی هەیە ئەویان بەردەوام تەلەفۆنیشیان بۆکە هەر شتێکیش حازر بێ یەکسەر تەلەفۆنیان بۆ کاڵێ وەرن ئەو شتم بۆتەندانە باشە کاک محمود ئایا لە کاری خێرخوازی هیچ کێشە و گرفتێکتان توش دەبێت؟ کێشە و گرفت نەوەڵا وەکو چۆن مەبەستە مەبەست ینی کاک محمود بۆ نەی بەربەست یاخۆت هەندێکات نێڵن ئیشەکان وەکو خۆی بەڕێوە بچێت نەوەڵا بەربەست نابێت چونکە تۆ بۆ خۆتێکی باوەڕ ناکەم کەس بتوانێت ڕێگر بێ دەستخۆش بێگومان بۆستۆ دوو وێنەی جوانت هێناوە ئەگەر ئاماژە بە وێنانە بکەی وێنانە کاک محمود چێن ئەگەر بۆ ئێمە بۆ بینەراشی ڕوون بکەیتەوە زانیاری تاوامان پێ بیت بەڵێ میلەکە بەڵێ ئەم وێنە ببور ئەمە باپیرمە ئێش باوڵە دەستوری ئەو جلوبەرگە ئەو کاتە مەلیک فەیساڵ لە مووسڵدایەتی بە باپیرم لەگەڵ چۆخافەنی گەزەڵان بەس بەم دوانەی داوە لە سنووری خۆمان بەم دوانی داوە نازانم بە لە سنوورەکانیکە ینی باپیرمە تاوەکو مردووشە دەستوری جلوبەرگەکە یاوە بووە ئەگەر وێنەی دۆمیش ببینین بەڕاستی وێنەی دۆمیش وابزانام تایبەتمەندی خۆی بەڵێ ئەم وێنەیە لە ساڵی سەرەتای چلەکانە گیراوە ڕۆژنامە نووسێکی بریتانی بە ناوی وەلایس لیۆن گردووەتی بردێتەوە ئێستا لە ئەرشیفی زانکۆی ئۆکسفۆرد ئۆکسفۆردی بریتانی دکتۆر کاک محمود خواگەر ئەو وێنە هەڵ بگریتەوە چکە بەڕاستی وێنێکی جوانە ئەو وێنە چی شوێنە گیراوە ئەمە لە گۆشقۆت گیراوە لە گۆشقۆ دواتەماڵ گیراوە بەڵێ ئێمە ئەم ڕسمەمان نەبینی و دکتۆر مەریوان تاڵەبانی بوو لە زانکۆیە کە بینی بووی تەماشا کامە نووسراوەمە داغای هەمۆن و یەکسەر بۆی ناردین بۆی ناردین و سایتەکە و تەماشامان کرد ئێمە شوێن پێشانی چەند ڕیسپیەکماندا و کە ئەو تەمەنی باوکمیان لە باوکم گەورەتر ئەویان پشڕاست کردەوە بەڵێ ئەرەوەڵاوە باوکتە هیوای لە ساغی بۆ بەڕێستە خوازی بۆ تەواوی براکەت و خانەوادەکەت بێگومان ئەوە وێنێکی جوانەوە هیوای لە ساغش بۆ بەڕێست کاک شێخ مەمەداغا خوازی هیواداری هەمیشە لە ساغ بێت و تەواوی خانەوادەکەت هەمیشە لە خزمەت بەردەوام بن کاک محمود ئەگەر باسێک لە دەستوری ئەو جلانە بکەیت ئەو جلا چۆن بوو ئەو کاتە ئەو جلانە تاخم و تفەنگی لە شانە بۆ نمونە بەڕاستی نازانەوە جامانی نیەوەنیەوە ئەوە پێم وە بێ هەوری و مشکیە تێکەڵێکن شتێک لەوە هەوری و مشکیە تێکەڵێکن بەڕاستی من ئەگەر برادران ڕووی لێ من بکەن ئەمە هەستەکەم زۆر بە جوانی ینی کێشراوە ئەوان دانیشتنەکەیوە بێگومان هاوری و مشتیە تێکەڵیش بووەوە کاک محمود وتیەوە بۆ سەردەما ساڵی چەند سەرەتای چلەکان بووە سەرەتای چلەکان بەڵێ واتە باوکم تەمەنی 12 بۆ 13 ساڵێک بەڵێ ئەمە کە وێنەگرێکی بەریتانیش وێنەکەی کێشا و دواتر بردوێتی بۆ زانکۆی ئۆکسفۆرد لە بەریتانیا بێگومان و زانکۆی چەکە لە هەرە زانکۆ گرنگ و زانستیەکان و ئەکادیمیەکان لە تەواوی جیهانە کاک محمود ئێستش تۆ باجلێکی کوردەواریەوە هاتووی بێگومان دایکتیش کاتێک هات ئەم جلە جوانی لە بەرا بوو تاکو چەندێک بەڕاستیەوە پێتان جوانە ئێمە هەبەردەوام گرنگی بە جلی کوردەواری بین وڵای ئێمە بەعام هەموو براکانم زیاد جلی کوردی لەبەرەکەین بەڵێ
جلی کلاسیکەکان کەمتر لە بەرەکەن بەڵێ پێشمان جوانە بەڵێ ئەم بۆ خۆ ڕەمزی وڵاتەکەی خۆشتە و زمانەکەی خۆشتە و نەتەوەکەی خۆشتە زیاتر لە بەرەکەن بەڵێ کاک محمود ئەگەر باسێک لەوە بکەیت تاکو چەندێک ئێوە خزمەتان بە ڕێگاوبانەکان کردووە هەندێک لە شەقامەکانتان نۆژن کردوەوە تاکو چەند وەڵاهی ئێمە بەردەوام چەند جارێک من بۆ خۆم ڕێگای قەبرستانی گۆڕستانی هەمۆن ئەو بۆ خۆم لەسەرکی خۆم نۆژەنم کردەوە ساڵێکیان پێم وایە ئێستا شتێک چووە کاتی وایەتەوە نۆژەنی بکەینەوە باشە کاک محمود تاکو چەندێک کوردستانتان خۆش دێ و کە خزمەت بە هاوڵاتیان و خاکەکەی دەکەن کوردستان ئێمە پرسیارێکی جوانی زۆری جوانە ئێمە کاتێکە کوردستان پێویستی بە خوێن بوو بێ ئێمە داومانە یەکێک لە هەرە برا جوانەکانمان برا سەرکردەیەکی کەرتی چوار فەرماندەیەکی کەرتی چوار فەرماندەی مەفرەزە بوو لە ساڵی 1970 لە داستانی ساڵەی لەوێ شەهید کرا لە هەر کاتێکە ئێمە کوردستان پێویستی بۆ بوو بێ نیشتیمانەکەمان پێویستی بۆ بوو بێ لە شۆڕشەکانی پێشوشە ئێمە بارکی سەرشانی خۆمانمان زانی و بۆ واجبمان زانیوە کە ئەوەی کە پێمانەکرێ بیکەین بێگومان ئەگەر مرۆڤ کوردستانەکەی خۆش بێ و خاکەکەی خۆش بێت دەبێ بەبێ جیاوازی خزمەت کاوایە تاکید باشە کاک محمود تاکو چەندێک خزمەتتان بە پەروەردە کردووە بە پەروەردە ئەوەڵاهی بەردەوام ئەچ قوتابخانەیە کە زانی بێتمان کەم و کوڕێکی هەیە بەردەمیەوە چوین یعنی لە ساڵی پێم وابێ شەستەکان بووە سەرەتای شەستەکان بووە باپیرم ئەو کاتە بۆ خۆی زمانزان بووە و ئەم تورکی زانی و ئەم خوێنەوارێکی زۆر باش بووە کاتێکە قوتابخانە لە سەمچ ماڵ دروستەکرا ئەو کاتە ئەو دامی مادیەکانی کرد بەڵێ کاک محمود تاکو چەندێک گرنگە بەڕاستی مرۆڤ کاتێک کە بوو بە کەسی یەکەمی کۆمەڵگە بوو بە باوشی یەکەمی کۆمەڵگە بەبێ جیاوازی خزمەت بکات هەر کەسێک بەڕاستی لە دەرگای بات دەرگای بۆ واڵا بکات بەڕاستی یعنی تۆ کاک کرمانج کەسێک کە هات داوای هاوکاری لە تۆ کرد داوای بەدەمەوچوونی لە تۆ کرد یعنی بەڕاستی بێویژدانی ئەگەر لە هەم کاتی خۆت لە ماڵی خۆتی نەگری تو بەدەمیێ نەچی هیوادارین هەمیشە هەر ئاوا بمێنەوە بێگومان خانەوە دێوە خزمەتان کردووە لە داهاتوشدا نەوەکانی وەڕشکەوە بگرن انشاءالله تەمەنایەوەکە کاک محمود کاتی پرۆگرامان بەرەو کۆتایی دەڕوات چیت هەیە لە کۆتاییە پێمان بڵێ زۆر سپاس بۆ کەناڵەکەتان و زۆر سپاس بۆیەوە دەستان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بەخۆست سپاس کە لەگەڵمان بوو سارە هیوادارین ئینشاءڵڵا بەردەوام بیتوە لە داهاتووشا بگەڕێتەوە لای ئێمە و بتوانین هەمومان پێکەوە خزمەت بە کۆمەڵگەی کوردەواری بکەین لە داهاتوودا بەرنامەی جوانتر بکەین ئەوە هەمیشە جێپەنجەی خۆتان لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا بەجێبێڵن و هەمیشە ئەوەی کە چاوەڕوانتان لێکرا و کردوتانە زیاتر بکەن بۆ خزمەتی کۆمەڵگەی کوردەواری ئەمبارە یاخود ئەمە کارکێکی قورسە و هەموو کەسێک ناتوانێت مەرکاڵگرێت بەڵام ئینسانی گەورەی شەمیشە کاری گەورە و کاری جوانی لێ ئەوەشێتەوە هیوای لە شتاقی بۆ تۆ بۆ دایکت بۆ کاک فارس و تەواوی براکان تووە لە کۆتایشدا بۆ کاک شێخ هیوادارین هەمیشە لە شتاق بێت و بە تەندروستیی باش بمێنەوە لە ناومانە بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی